جەنابەت وەکو خاوەنی پێشانگای فرۆشتنی ئامێرە ئەلکترۆنیەکان چ قسەیەکت هەیە لەو بارەیەوە؟ وەڵڵاهی بەتایبەت ئێستاکە گەنجەکانمان زیاتر ڕوو لە تەکنۆلۆژیا و موبایل و ئەو شتانە دەکەن. تەلەڤیزۆن وەکو جاران نییە کە سێری بکەیت. یان پێشتر خەڵک کۆ دەبەوە تماشای فیلمێک یان ئەوە دەکرد. ئێستا زیاتریش لەبەر چییە؟ قەنات شتووامان زۆر بووە کە قەنات شتووە زۆر دەبی خەڵک پێڕا ناگەوت سێری زۆر بابەتش بکە، یعنی دەبینی لێ کاتدا کاتژمێر هەشتا هەموو کەناڵەکان درامایان هەیە، ئەو شتانیان هەیە، ئەجا خەڵکەکە یعنی لەو شتەی ئەوە بووە. موبایلیش تا استراتی زۆری هەیە، خەڵکە زیات تماشای ئینستاگرام و فەیسبووک و ئەو شتانە دەکات. زۆر باشە. طبعاً موبایل ساڵانێکی هەیە لە وڵاتە، بەڵام بە تەحدید دەمەوێت بزانم لە کێیەوە ئەو کەسانەی کە پێشتر بە مشتاقەوە دەهاتن چاوەڕێی شاشەی نوێی تیڤیەکانیان دەکرد کە بێتە بازاڕ و بیکڕن، لە کێوە ئەو بازاڕە بازاڕێکی کزە و خەڵک کەمتر ئامێرە ئەلکترۆنیەکان دەکڕێت بەتایبەت تەلەڤیزیۆن. واللهی تقریبا ئەو سێ ساڵی دواییەوە کەم بووە، زیاتر کە موبایلی پێشکەوتوو هاتیە دڵیان لەسەر تەلەڤیزۆنەکان کوو بڵێ نەماوە، شکاوە. چێن ئەوانەی بمبورە چێن ئەوانەی کە لە ئێستادا تەلەڤیزۆن دەکڕن؟ والله زیاتر بە عومرەکان زیاتر، یعنی گەنج زۆر کەم دێ، یعنی گەنج زیاتر لۆ پەرەی بە موبایل شتووەدا شتەشکەش هەیە. ئێستا دیڤیدی هەر دیڤیدی پێشتر دیڤیدی شتووە هەبوو، ئێستا دیڤیدی هەر بزانە هەموو دوکانەکانی بازاڕ بکە دیڤیدی کەم کەس هەیە هەر هەشبی لە دوکانێ یەک دوکان دوو دوکان ئەو بازار گۆڕە 600 دوکانی لێیە. ئەگەر دوو دوکان فرۆشی دیڤیدیە بی، یعنی دیڤیدی و هەنێک شتکەی هەیە لە تەکنۆلۆژیا هەر باوی نەماوە. دیڤیدی باوی نەماوە. باوی نەماوە. باشە، دەمەوێت بزانم جاران پێشەوەی کە تەکنۆلۆجیا وها پێش بکەوێت و مۆبایلی زیرەک زۆر بکەوێتە بازاڕەوە لە ڕۆژێکدا چەند تەلەڤیزۆنت دەفرۆشت؟ بمفرد باس مفردی بکەین تقریبا ڕۆژە بوو دەگەیشتە 15 تەلەڤیزۆن 20 تەلەڤیزۆن 25 تەلەڤیزۆن بگرە زیاتریش. ئێستا حالیان دەفتەرمان هەیە ڕۆژانە تەسجیل دەکەین چەندی بفرۆشین دەگاتە 3 تەلەڤیزۆن 4 تەلەڤیزۆن 5 تەلەڤیزۆن زیاتر نییە ڕۆژێ. تەکنۆلۆجیا کاریگەریی زۆری هەبوو لەسەر ئەو بابەتە. ئەوانەی کە دێنێ ئێرکوانە تەنها بە تەمەنەکانن، ینی گەنج نایە تەلەڤیزۆن بکڕێت؟ گەنج دێ دەیکڕی بەس کەمترە لە چاو بە تەمەنەکەی. چێن ئەو گەنجانەی کە دەیکڕن ئەوانەی کە تازە ماڵدادنێن ئەوانن؟ بالضبط ئەوانی کە تازە هاوسەرگیری دەستنەنا پرۆسی هاوسەرگیری دێن دادەنێن بڕوا ناکەم ڕۆژێ سەعاتە چش پێکەن لە ماڵێ بەس دەبی هەیان بی شتەکە بوویتە ئەوە کوبرێ عیبێ تەلەڤیزۆن میوانە کە دێتە ماڵێ تەلەڤیزۆن نەبی بوویتە عیبە. بەراورد بە جاران نرخەکەی چۆنە ئێستا؟ وەڵا بەراورد بە جاران لەگەر 4 ساڵ 5 ساڵ پێشستا سعرەکەی دابەزیوە، زۆر دابەزیوە. بەڵێ لەو دوکانەی کە ئێستا تێیدای تەماشا تیڤی دەکەی یاخود مۆبایلەکەت زیاتر بەکاردێنی؟ واللهی زیاتر موبایل.